بله تماشاوان جا سبارات وان پیش هاتین هنوکی کل دوره هيا برئيس دكتور خالد العرداوي شارزه سياسي لبغداد gelmeye. دكتور دماتا باش به ادي روشا دوره تو باش دو شوبيني روشا كتبليها به لأواكو جه سرنجي گلو لعراق روش بوی اوای هند گروپین چکدار چنجاران اسرائیل بردمان کرنه و توزانی جی اسرائیل برسوان بوان گروپان للبنان ليمن لسوريا ولغزة چابويه تو به پیشات چاد بینی بەڵێ ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت زۆر سپاس بێگومان بارودۆخەکە بەو شێوەیە کە باستان کرد بارودۆخەکە تاڵێ ئالۆزە و جگەلەوەش ئێستا عراق و بەرەی عراقی بە شێوەیەکی گشتی هێرش دەکەنە سەر ئیسرائیل و ڕەنگە ئیسرائیلیش وەڵامیان بداتەوە بە تایبەتی لەم هەفتەیە کێشەی عراق ئەوەیە دوو ئاست هەیە دوو ئاستی بڕیاردان هەیە بڕیاری فەرمی حکوومەتی فیدرالی عراقا کە ئەم بڕیارش داوای هێورکردنەوەی بارودۆخ و ڕێگریگرتن لە گرجەکان دەکات و داوا دەکات کە ململانەی و گرجەکان ناوچەکە کۆتایی بن بەڵام ئاستێکی دیکەمان هەیە کە پێی دەوتێت ئاستی نافەرمی ئەوانن کە لە نێو حکومەت دانین و بەشدارنین لە بڕیاری حکومی بڕیاری ئەم گروپە چەکدارانە بەداخەوە بڕیارەکەیان بریتە لە ڕوبەڕووبوونەوە و شەڕکردن لەگەڵ ئیسرائیل و ئەم بڕیارەی ئەوان دوور لە هەموو کۆدەنگیەکە لەگەڵ بڕیاری فەرمی حکوومەتی عراقی بەداخەوە ئەم بڕیارە سروشتی بارودۆخی عراقی لەبەر چاو نەگرتووە و ئەوەش لەبەر چاو نەگرتووە کە بارودۆخی ئابووری کۆمەڵایەتی و سیاسی عراق لە چه ئاستێکدا و بەرژەوەندی باڵای عراقش لەبەر چاودا نەگیراوە چونکە ناکرێت بە هیچ شێوەیەک لە شێوەکان تۆ وای دابنیت کە بارودۆخی حزبوڵڵا و عراق وەکو یەکە جیاوازێکی زۆر هەیە و پێویستە بڕیاری ئەوانیش هەمان بڕیاری فەرمی حکوومەتی عراق بێت. بله لگور اوقات تدیتن توزانی جیکا ولاتین پیتر تبلیغاتی دهایه اف پرزگریکه هنه هبونا کومه که گروپین چکدار بنابو نشان جدانه کل دروی اراده حکومتی دروی ده صلاة فرمانداری گشتیم یه هزین چکداره بو نمونه اول عراق تدیتن اوت تود بیجی که وقتا کرب گروپین چکدار بردام بن لسر بوی اوایی دچارچوبه برای مقاومه آرمانش کردن اسرائیل گلو راوشا ولاتی برف کی بچد اسرائیل دی دستوستان راوستید بە هیچ شێوەیەک پێم وانییە ئیسرائیل تەنیا چاودێری و تەماشای بارودۆخەکە بکات چونکە گەت سەیری دۆخی غەزە بکەیت ئەوەی لە غەزە ڕوویدا کاتێک ئیسرائیل بە ئامانج دەگیرێت لە هەر وڵاتێک لە وڵاتەکانەوە ئیسرائیل وەڵامی خۆی دەبێەوە وەڵامی هێرشەکان هەر دەداتەوە و دوای ڕووداوی جۆلان و بە کوژرانی دوو سەربازی ئیسرائیلی و برینداربوونی 24 سەربازی دیکەم پێم وایستا تەلەڤیڤ بیر لە ئامانجەکان دەکاتەوە بیر لەوە دەکاتەوە کوێ بە ئامانج بگرێت لە نێو خاکی عراقدا بۆ ئەوەی هێرشەکەی دیاری کراوە بێت بەڵام ئەم هێرشانە پێم وانییە ژێرخانی دەوڵەتی عراق بگرێتەوە وەکو دەوڵەت و هەڵوێستی فەرمی چونکە بارودۆخی عراق بۆ خۆی بارودۆخێکی لاوازە بەڕاستی دوای ئەو هەموو شەڕە بەڕاستی به هیچ شێوەیەک عراق بەرگەی شەڕ ناگرێت. بەڵێ وەکە توت بێژی ڕەوشە عێراقی بخۆ ڕەوشێکە هەنووکە یا ئاڵۆز و دەڵەمەیە کەواتە گەل و عێراق تەحەمولە ڕەوشێکە دیە ئاڵۆز لە دەڤەرێ دیکە کو توزانی ڕەوشە دەڤەرێ بسە دەما گەفێن ئیسرائیلێ و هێرشێ نوێ و بەرەی مقاومە دچە ئاستێکی مەترسیداردایە بەرز دکتۆر خالد تۆ ڕەوشە بەیروتێ دەبینی یا غەزە توت بینی هەڵبەتە یا سووریە توت بینی عراق بە هیچ شێوەیەک بەرگەی شەڕێکی دیکە ناگرێت عراق توانای شتێکی لەو زۆرەی وە نییە لەبەرەوەی لە نێو خۆ لە دەرەوەشدا عراق نە لە ڕێی ژێرخانەوە نە لە ڕووی سەربازی و ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی بە هیچ شێوەیەک ئامادە نییە بۆ شەڕێکی نوێ ئێمە پێویستمان بە ئاشتیە پێویستمان بە سەقامگیری و کوێکێک لە سەرکردە سەربازیەکانش گوتی نابێ وڵاتێک لە وڵاتەکان بچێتە شەڕێکەوە کە دەبینێت لە نەوەیەک زیاتر لە شەڕ و جەنگێکی بخۆیەوە بینیوە ئەمە لە ماوەی 30 ساڵی ڕابردوومە بینیومانە کە دەوڵەتی عراق و خەڵکی عراق بەدەست شەڕەوە شەکەت بوون و بەڕاستی نابێت کە سەرکردەی میلیشیاکان و بڕیان بەدەستانی عراق دەبێت ئەویان لەبەر چاو بێت کە عراق بەرگەی شەڕ ناگرێت و دەبێت ئەو بڕیارانەی دەری دەکەم بڕیارگەلێک بن لە بەرژەوەندی خەڵکی عراق و بەرژەوەندی باڵای دەوڵەتی عراقی دابێت ئەگەر نا
پێشاتی زۆر مەترسیدار و باجی زۆر قرس دەبێت بۆ هەر بڕیارێک لە ڕووی شەڕ و ئاشتیەوە پەیوەندیدار بە عێراقەوە و گونجاو نەبێ. بەڵێ کەواتە عێراقی حکوومەتە خۆیان فەرمی هەیە، پەرلەمان هەیە، دەستوری خۆ هەیە، مؤسساتێک خۆ هەنە، ئەندامە کۆمکارە وڵاتین عەرەبیە، ئەندامە ڕێکخراوە ئیسلامیە، ئەندامە نەتەین هەفگرتیە، پەیوەندی نێ دیبلۆماسی هەنە کەواتە گەل و تاچان گرنگە خودی ئیرادەیەکی سەر بخوا، بڕیارێکی سەر بخوا، سیاسەتێکی سەر بخوا بیت بۆ چاوەتیە ئیدارەکردنە ڕەوشێ و تەعاملکردن گەر ڕەوشێ. ئەگەر وەسا نەبیت ئێدی ما تشتێک هەیە ناوێ مؤسساتێت فەرمیێت عێراقی؟ ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگە و دەبێت ئەو شتانە لە بەرچاو بگیرین، چونکە وەکو دەزانە وڵاتان کاتێک دەستنە شەڕەوە ئەو شەڕانە بەر لە هەموو شتێک بە گوێرەی پەیماننامە نێودەوڵەتیەکان و یاسا نێودەوڵەتیە مرۆییەکان پێشێن ناکرێن. ئەنجامیشی ئەوەیە کە ماف و ئەرک هەیە ئەگەر چی بارودۆخەکە لە هەر ئاستێکی گرژی دابێت. ئەوەی کە دەوڵەتی عێراق نەچێتە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل و گروپە چەکدارەکان ئەمڕۆ لە بری دەوڵەت ببینن بەبێ ئەوەی عێراق وەکو دەوڵەت ویستی بۆ ئەو شەڕە هەبێ و بەبێ بڕیارەکانی حکوومەت لەبەر چاو بگیرێن وەکو ئەو ئەندامەتیانەی ئێوە ئاماژەتان پێکرد وا دەکات کە ئیسرائیل لە کاتی هێرشکردنی بۆ سەر میلیشیاکان پرسیار پرس بە دەوڵەتی عێراق نەکات و بە گوێرەی پەیماننامە نێودەوڵەتیەکان خۆی پارێزێت لەسەر ئاستی نێودەوڵەتی بە گوێرەی یاسا هەرێمیەکان و ئەمە دەبێت لە بەرچاومان بێت، چونکە ئەم گروپە میلیشیانە دوجار وەکو بەکرێگیراوان و مەترسی بۆ سەر عێراق دروست دەکەن، بارودۆخەکە مەترسیدارە بۆ سەر عێراق دەبێت لە بەرچاومان بێت، بەکرێگیرا و مافێکی نێ لە یاسای نێودەوڵەتی و پێچەوانەی دەوڵەت دەسوڵێنەوە. ولی برس دکتور خالد العرضاوی شارەزای سیاسی لە بەغدا مەبوو گەلێکی سپاس دکتۆر.